سڵاو لە بەشی دووەم و کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز کاک فەرێدون عەبدولقادر بەردەوام دەبین و لە پرسی ڕێفراندۆمەوە دەست پێکەین. سڵاو کاک فەرێدون. سەرچاوم. بەڕێزت لە پرسی ڕێفراندۆم بەشدار بووی و ئاگاداری ئەوەی کە تێبینی کرا لە سەرەتایە هەموو حیزبەکان بە ئیسلامی و غەیرە ئیسلامی و یەکێتی و پارتی هەموو پشتیوانەیەکی بێقەید و شەرتی ڕێفراندۆم کرا. ئەم قسێ ڕاستە؟ ڕاستە، وەڵای ڕاستە. هەموو میلەتەکەمان پشتیوانیان کرد بە دەلیلیەوەی لە سا 72.16 بەشداری کرد لە دەنگدانا و لە سا 92 پۆینت شتێک دەنگی بە بەڵێدا. زۆر باشە. بەڵام لە ئەسنای بڵین جەریانی ڕۆیشتن بەرەو ڕێفراندۆم و ئەو فشارانەی خرایە سەر هەرێمی کوردستان و سیاسیەکانەوە بە تایبەتی سەرۆکی هەرێم لەو کاتە وەردەوردە هەندێک حزب بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی جۆرێک لە ساردبوونەوەی تێکەوت. ئەمە بۆ بەڕاستی مەسلەی ڕیفراندۆم یەکیشان کارێکی ئەوەنە گەورە بوو و بەڕێی من کارێکی ئەوەنە پیرۆز بوو، ئەوەنە چارەنووساز بوو کە هەموو حیزبەکان وەک یەک نەیان نەتوانی ئیستیعابی بکەن و هەموو تێکۆشەرەکان نەیانەتوانی وەک یەک ئیستیعابی بکەن. بەڵام بەو معادلانەی لە ناو یەشێتی و لە ناو حیزبەکانە هەبوو بە نەتیجە وای کرد کە ئێمەمانان هەموو گوشارێکمان دروست کرد لە ناو یەکێتیە، یەکێتی بە بەڵێ بەشداری لە پرۆسەکانی ڕێفراندۆما کرد. بەڵام ئەوە معنای ئەوە نییە لە ناو یەکێتیە تەیارێک نەبوو کە وە زۆربەی یەکێتی زۆربەی ئەوانەی کاریان بەدەست بوو باوەڕیان بە ڕێفراندۆم نەبوو و لەگەڵ ڕێفراندۆمیش ئەوانەی کاریان بەدەست بوو ئەتوانین ناویان بێنین ینی چێ ئەوانەی کە جا بۆ ناویان بێنین ماڵوەیان نەتایجەکان. ڕێفراندۆم چییە؟ ڕێفراندۆم پرسکردنە بە میلەتەکەت. تۆ هەموو وەختێک میلەتێک حەقێتی ڕێی خۆی دەرببڕێ، سەرکردەکانی ئەو میلەتەش واجبیانە نەک حەقیانە و حەقیشیان هەیە بڕۆن ڕێو شوێنێ بدۆزنەوە لەو میلەتە بپرسن ئایا بەم واقعە ڕازییانە. ئەو واقعە چی بوو؟ ئەو واقعە حکوومەتی عێراقی لە بەغا ئەو بەڵێن و ئیتیفاقانەی کە هەمان بوو لەگەڵیانە و کە بیدایەت ئەم عێراقی نوێمان دامەزران پێکەوە کورد ئامیل و فاکتەرێکی زۆر گرنگ و ئەساسی بوو لە دروستکردنیان، هەموو نکولیان لێکرد و لێ پەشیوان بوونەوە. پاش ماوەیەک بودجەی کوردستانیان نەئەناردووە ویست برسیمانکەن، هێزی ئاڵتونیان خستە گەڕ بێن پەلاماری کوردستان بن و بەعزێ عەوامیلی دەولی و ئەقلیمی نەیهێشت و ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و گیرروگرفتیان بۆ دروزەکردین لە مەسلەی نەوت و دەسەڵاتەکانیان لە زمانی مالیکی و ئەو دەوڵەتە ئەیانویست عێراقێکی مرکزی بەڕێوە بچێت. یعنی ڕانەهات بوون و ڕانە ئەهاتن لەسەر ئەوەی منتیقەیە کە بێ لا مرکزی بێەوە بە سیستەمی مرکزی قایل نەبێ و دەستورەکەش بە سیستەمی مرکزی قایل نەبووە. دەستور لەسەر ئەساسی لا مرکزیت و ئیتیحادێکی فیدرالی دروست بووە لەو ئەو ئیتیحادە فیدرالیە لە واقعی حاڵا وجودی نەبووە. دەوڵەتێکی مرکزی هەبووە لەگەڵ واقعێکی فیدرالی لە کوردستانە. ئەوەش بووە بە سەبەبی هەموو ئەو ناکۆچی و ململانیانەی کە هەیەەوە بەڕێوە ئەچێ لە عێراقا کە ناتوانن تێبگەن چۆن تەعامل بکەن لەگەڵ واقعێکی فیدرالی. ئەگەڕێمە سەر ڕێفراندۆم بەس خۆ شیعە با بڵێن حکوومەتی مرکزی تەنیا کێشەی لەگەڵ کوردانەیە، لەگەڵ سوننەشە کێشەی زۆر گەورەی هەبووە تاکۆ ئێستاش بەبێ ئەوەی دەوڵەتێکی یا فیدراڵەتێکیە بێ پێتوانێت عقلێتەکە خۆی وایە نەکرد مەسەلە ناخۆ عقلێتی بەڕێوەبردن لە عێراقا لە ڕۆژی تەسیسیەوە بۆ ئەمڕۆ عێراق وڵاتی مەشاکیل بووە و تاریخیەن عێراق وڵاتێکە ملاحەزاتی تاریخ نووسەکان و سەرکردە کۆنەکانی تاریخیان لەسەرە. لەبەرەوە لەم منتیقەیە عێراق کە پێک هاتووە لە دوای
ئیتیفاقی سایکس پیکۆ و معادەی لۆزان و پاشان ئیتیفاقیەکانی کە یعنی بەڕاستی بە پێی خواستەکانی ئینگلیز بەم نەوعی لێ هاتووە. ئینگلیز ئەوەڵجار ئێرەی بەدەست نەبوو، ئەوەڵجار لای بەشەکەی فەرەنسا بەدەستەوانە بوو لە وتووێژێکی لوید جۆرج و کلیمەنسۆ. لوید جۆرج فێڵی لەو کردبوونی نەوتیان کردبوو منتیقەی هیلالی خەسیب لبنان و سووریا و ئەمانەیان نا بە فەرەنسیەکان و هاتنە عێراق. عێراق چونکە نەوتیە بوو یان و حکوومەتێکی مەرکەزی تیا دروستکەن و مەلیشیشیان لە حیجازەوە بۆ هێنابوو. لەبەرەوە مەسلحەتی ئینگلیز ئەوە بوو کە ئەو واقعە بە زۆر دروست بکە لە مجتەمەعێک وەکو فسەفسا وایە، یعنی مۆزاییکێکی زۆر سەیری عەجایب و غەرایبە لە ئەدیان و مەزاهیبی جۆرا و جۆرە لە ئەقوامی زۆرە لە ئەوانە هەر کەسە لەسەر خاچی خۆی و تاریخی هەیە لەو شوێنە. ئەسڵەن ئەوەی تاریخی کەمە لە وڵاتەوە تازەیە برا عەرەبەکانن. برا عەرەبەکان لە حیجاز و جنوب و حەزرەمۆت و ئەوانەوە هاتوون بۆ فتوحاتی ئیسلامی و هەموو تاریخی ئەوانە لە 1400 ساڵ تێنا پەڕێک هاتوونەتە. بگەڕێنەوە سەر ڕیفراندۆم. بەڕێزت فەرمووت ڕیفراندۆم مافی هەموو گەلێک. باشە کورد چی کرد؟ ینی ڕیفراندۆم ئەو فەوزایی ئەویست؟ نا کورد فەوزایی نەکرد. ئەوان چاوەکەم من بۆم باس کردی لە بۆ پێشیش ئەوە پەیوەندی نەتەوەی سەردەست و نەتەوەی بندەستە. نەتەوەی سەردەست ئەوێ ئەو نەتەوە بندەستە لە ژێر دەستیا بمێنێت چۆن قایلە بێ وا بە ئاسانی ڕیفراندۆمێ بکار ڕێی میلەتەکەی وەرگێ کە ئەو میلەتە ناڕازی بێ لە شێوەی ئیدارەکردنی ئەو دەوڵەتە مەرکەز. ئەگەر ئەم دەوڵەتە مەرکەزیە بۆ هەمومانە، ئەگەر سامان و داهاتی ئەم وڵاتە بۆ هەمومانە، بۆ هەموو نەتەوەکانە، ئەگەر ئیرادەی ئەم وڵاتە و خێرەکانی خێر و بێری بۆ هەمومانە، ئێمە لەو وڵاتە ئەژین بە شەرتێ هاوڵاتی بین وەکو هەموو هاوڵاتیەکانی کە هاوڵاتی پلەی دوو پلەی سێ نەبین. لەبەرەوە کە تۆ کردیانی بە هاوڵاتی پلەی دوو پلەی سێ بیر لە دەریچەیەگەکەیتەوە بۆ نەجات بۆ ڕزگار بوون و ویسترا ڕێی میلەتەکەمان بزانین چۆنە و ئیشیش بکەین لەسەر وەزعی ئیقلیمی و دەولی. یانی شتێک نەبوو دوای ڕیفراندۆم مباشەرەتەن تۆ ئەتەوێ جابی بیتەوە. مفاوەزەمانە کرد لەگەڵ حکوومەتی عێراقا بەشکە ئەوە بوو بە سەبەبیەوەی حکوومەتی عێراق بگەڕێتەوە سەر ڕژدی خۆی و حەقی کورد بە باشی بسەلمێنێ و تێبگا ئەمە کورد داوای شتێکی زۆر خەیاڵی ناکا کاڵێ دەسەڵاتم هەبێ لە منتیقەکەی خۆما خۆم بەڕێوە بەرم، خۆم سامانی خۆم بەڕێوە بەرم، خۆم ئیداری خۆم بکەم، برایەتیش لەگەڵ تۆ بکەم، پێکەوە دیفاع لەم نیشتیمانە بکەین، نیشتیمانی هەمومان بێ، پێکەوە لە خێر و بێرەکانی سوود وەرگین. بەڵام وەک فەرمووت بەڵێ بەشێک لە بڵین سەرکردەکانی کورد خوان بەمەڕ ئیمانیان پێی نەبوویانی. آخر خۆ چیەکەی من باسی ئەو لایەناکەم کە ئیمانی پێی بووە. من ئەوەی ئیمانی پێی بووە یا پێی نییە وەک ڕێی شەخصی خۆم کارێکی زۆر باشە، زۆر ڕەوایە، زۆر حەقا، جەریمەیەک نەکراوە، تەنها پرس بە میلەتەکەمان کراوە چی بۆ ئێوە باشە وە چی بکەین. ئەمە تاوانێکی گەورە نییە و حتا لە بۆچینی منە جیابوونەوەش لە وڵاتێک تاوان نییە ممارەسەکردنی حەقا. ئەم حەقا لە میساقەکان و لە معاهدەکان و لە کۆنووسەکانی ئومەمی متحیدا و منەظەماتی ئینسانی لە کۆنەوە تا ئێستا هەمووی بوونی هەیە و لەلایەن بەشەریەتەوە سەلمێنراوە کە مافی چارەی خۆنووسین حەقێکی تەبیعی میلەتانە. کاک فەریدون واقعیەن لەو کاتێ ئاگادار بن زۆربەی وڵاتان ئەمریکاش ناڕازی بوو لەسەری نەئەکرا نەکرێتیانی جا خۆ ئینگلیزیش ناڕازی بوو لەوەی کە بە پێی معاهدەی سیڤەر ساڵی 1970 بۆ 19 بۆ 20 بۆ 21 کورد واقعێک بۆ خۆی دروست بکا و تووشی دەردی سەری نەکرێ. ینی خۆ ئینگلیزیش ئەو وەختە ئێمە تووشی ئەو بەدبەختیە کرد کا بڕۆ لێ نوۆشی. ئێمە لە 25 دەگماندا بەڵێ پێ توە 16 ئۆکتۆبەر تاوان بوو. وەڵی خۆی
ئەگەڕێتەوە هەمووی سزادانی میلەتی کورد بوو بۆ ئەو ڕاپرسی بەس ئەگەر خۆمان بەڵام پێش ئەوەش برای عەزیز پێ بڵێم نە ریفراندۆم لە ئارابوو نە هیچ شتێک حکومەتی عێراق لە شەڕی داعشە بەرەبەرە هێزەکانی مەشق پێدا فێری ئەکردن کۆیەکردنەوە و ئەگەر نەخشەکانتان بەبیریە حەویجە و کەرکووچیان خستە ئاخر مەرحەلەی خەبات دژی داعش هەموو شوێنەکان لە ڕوومادی و لە شوێنەکانی کە فلوجە و ڕوومادی و پاشان لە مۆسڵ و لە هەموو شوێنێک داعش تەسفیە کرا ئینجا هەموو ئەو هێزیان خڕکردەوە بێنە سەر کەرکووک باوەڕ بکەن ریفراندۆمیش نەکرایە ئەوانە هەرهاتنە سەر کەرکووک چونکە لای ئەوان تاقە مبەررێک کە ناچاری کردبوون قبول بکەن کورد لەسەر حەمرین بێەوە لەو منتیقانە بێ ئەوە بوو بە تەنها دەرەخەتی داعشنا هاتن و هێزی پێشمەرگیان بەکارهێنا لەو شەڕانە بۆ بەگژاچوونی داعش بەڵام کە لە مووسڵ شکانیان و هاتنە حەویجە و کەرکووک لە حەویجە و کەرکووکی چیان نەکردووە هەرەوەیە بە داعشیان وتبێت تکایە لەم ناوە مەبن و بەم لاو بە خەتێک ڕۆشن و ویجەونە خەڵک داعش نەکوژراوە ئەوانە بەڵام ئەساسیەکە ئەو پلانە بۆ ئەوە بوو بێن پەلاماری کەرکووک و منتیقەکان پێشمەرگە و کوردی لێ دەرکەن بە مفاوزات کورد دەرناچوو یا ئەوانیش بێنەوە ینی کورد و بڵێن حکوومەتی مرکزی و حکوومەتی بوو بە مفاوزات یا بە غیری مفاوزە دەرچین خاچی خۆمانە یعنی ئەمە مەسلەیەکە نەتەوەی جیاجیایتیاژی عەرەب ئەقەلیەتێکی زۆر کەم بۆ تازە هین بووە تورکمانەکان هەموو حەقیقیان هەیە قسەمان لەگەڵ بکەن بەڵام کورد ئینسانیە من پێم وایە حقوقی تورکیش و عەرەبیش و ئاشوریش و کلدان و هەمووی ئەپارێز لە کەرکووکە و فقط ئەوە نەبوو کە تاریخیان ئەمە بەشێک بۆ لە کوردستان بەشێک بێ لە هەرێمی کوردستان باشە کاک فەریدون لە 16 ئۆکتۆبەرە بەڕێزت وەک سیاست مەدارێک پێت وایە بە تەمابوون بەس کەرکووک بگرن من خۆم لە 16 ئۆکتۆبەر سەرکەون بەسەر من خۆم لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک بووم کاک کۆسرات بان شێخ جعفەر کۆمەڵێ برادری زۆر بووین لە مەقەڕێکا بووین هەموو برادرانی قیادەیەکێتیشی لێبوون ئاگام لە هەموو ڕووداوەکانە دقیقە بە دقیقی ئەزام چی ڕوویا و چی ڕووی نەیاوە عێراق بە هەموو نوعیویست بێتەوە و منتیقانە و بۆ کەرکووک بەڵام عێراقیەکان ئەگەر بۆیان بلوایە و ئەگەر ناکۆچیەکانی بینی پارتی و یەکێتی بۆی بلوایە حەز ئەکرا بەرەو هەولێریش بچن ئەوە نەبوو چوون ینی تا چوون و شکان باش بوو لە ئەسنای قسەکان لە ناو سیاقەکە فەرمووت من خۆم لە کەرکووک بووم ئەزانم شەوی 16 ئۆکتۆبەر چی ڕوویدا چی ڕوویدا ینی وڵا ئەوەی ڕوویدا ئەوەیە کە زۆر بە ئاسانی ڕێگە چۆڵ کرا بۆ ئەوەی هێزەکانی عێراق بێن ئەو مەزبەحەیە لە دووزا دروستکەن کە دروست کراوە وا لە کوت بکەن کە ڕەنگە بە 20 ساڵی کەش نەتوانێت وەکو خۆی لێبێتەوە وەلا کەرکووشیشا ڕێی بۆ خۆش کرا هەموو ڕێگەیەک چۆڵ کرا هێزی پێشمەرگە کە دیوارێک بوو لە بەردەمەوە هێزانەی عێراقیە وا کرا کە نەتوانن ئەو دیوارە بمێنێ و بە ئاسانی هاتن ناو کرد هەڕەشەمان لەسەر بوو بەڵام لە ئاخر دقیقا خۆی مەش ڕۆشتین خۆ بە چنگە خەڵک هیچ ناجێڕێتەوە ئەو پێشمەرگە هەمووی کشایەوە بەڵێ ئێوەش کشانەوە ئەوە لێمە پرسی چور چی ڕوویە ئەوە ڕوویە کە واقعی شاری دووس کولیەن گۆڕا بەڵام بە قەتڵ عام ئەوە ڕوویە کە چەند ساڵ بوو کورد ڕەنجی ئەیە بۆ ئەوەی جێپێیەکی باش لە کەرکووک بۆ نەتەوەکەمان بجێڕێتەوە و هەوڵ بە بگەڕێتەوە باوەشی دایکی نیشتیمان کوردیانتیا کرد بە میلەتێکی غەریب و دەربەدەریان کرد ئەوەی دیقەتە درێ مەسەن ڕاگەاندنی ئەو کاتەی زۆربەی حیزبەکان وەک مژدەخۆشیەک باسی هاتنی جێشی عێراقیان نەکرد ئەوە گەیشتە ئەوێ ئەوە وای کرد یعنی ئەوە جێی سەر سوورمان نییە کورد بەم شێوەیە خۆی لە ڕاگەاندنی خۆیان جەواڵە حەق لەم بەرنامەوە لیان پرسین بۆ
بەڕێزت لەو کاتیا هەبووی ینی خۆ من لەو کاتا مەشغوڵی ئەوە نەبووم جۆ بگرم لەو ڕادیویانە بزانم چیاڵێن بەڵام دوایی زانیومە بەس کە لەوێ بووین ئێمە بیرمان لەو دەردی سەریە کردەوە ئایا مقاومەتی ممچینە هێزێ بجوڵێنین نەیجوڵێنین لەکوێوە برادرانی پارتیاتن قسەمان لەگەڵەکردن چی ئەکرێت چی ناکرێ ئێمە مەشغوڵی سەویەک دەردی سەری بووین و من بەڕەسمی لەوێ نەبووم من فقط وەکو پێشمەرگەیەکی قەدیم وەکو کەسێک کە مەسلەی کورد لە خوێن و گیان مایە چوو بوومە ئەوێ ژینان فەرماندە بووم نە هیچ شتێ و پێش ئەوەش بۆ معلوماتێ بە دە ڕۆژ ئەو نە بەلامەوە مهم بوو ڕووداوەکان کە بەرەو چۆ ئەڕۆن هەنگێ قسەمانە بیست چوون بۆ کەیوان لەگەڵ فەرماندەکانی یەکێتی لە کەیوان کۆبوومەوە بزانم مقاومە دەکەن یان نا و ئەو قسانی من لەگەڵم کردن و هانم دان جوابی منیان وایەوە کە بە سەر ویژیان مقاومە دەکەن بەڵام دوو ڕۆژ پێش ئەوە ژێچێک لە قیادەکانی عسکەری یەکێتی وتی ئەگەر پیاون بابێن بزانن چیان لێگەینیان منی وایان بە منی ژووت کاک فەرێدون لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی نەفسی بۆ هەموو گەلی کورد بەڕێزیشت وەک تاکێکی دڵسۆز و ئاگادار پێت وایە کاریگەری سایکۆلۆژی ئەم ڕووداوای 16 ئۆکتۆبر تا چەند لە قوڵای نەفس دەرونی کووردا دەوری سلبی بینەوە خۆشت بەڕێزیشت خۆش بەڕێی من لە سەر ئەرزی واقع کارەساتێکی زۆر گەورە بوو ینی هێزی پێشمەرگە لەسەر شاخەکانی حەمرین و لە قوڵایەکی زۆرا بوو وجودی کوردی زۆر بوو لە هەموو شوێنێک بەڵام ئەو زەمینێکی زۆرمان لە چیست و لەسەر ئەرزی واقع و پاشان زەبرێکی زۆر کوشندە بوو لە هەستی بوونی ئینسانی کورد و کوردستان چونکە تەوەقوعمانە کرد لەشکری عێراق بێ یا لەشکرێکی فارس بێ تورک بێ پەلاماری ئەو وڵاتە بە چی بەسەردێنێ بەڵام تەوەقوعی ئەوە ناکرد تۆ لە ڕفیقەکانی خۆت لە پێشمەرگەکانی سەنگەری خۆت لەوانە کەم تەرخەمی بە شێوەیەک ڕووبا و نەک کەم تەرخەمی پشکردنە قەزیەکە بە شێوەیەک ڕووبا کە بەڕاستی ئینسان تووشی داڕوخانی نەفسیە بێ ینی من بۆم باس کردی ئەگەر ڕیفراندۆمیش نەبووە ئەو هێزیان وا حازر کردبوو هێنایانە کەرکووک بردیانە حەویجە بیەنەوە پەلاماری منتیقەکە بن ڕیفراندۆم هیچ شتێک نەبووە ئەوە من بۆ بازەکەم ساڵی 1954 هێزی ئاڵتونیان دروست کرد پەلاماری منتیقەکە بن 2014 لەبەر ئەوەی تاریخ خوێنێتەوە ئەوەی دڵسۆزە بۆ میلەتەکە ئەتوانی حەقایقەکان وەکو خۆی ببینێ بەڵام ئەوەی مەرامێکی شەخسی یا تایبەتی هەیە دایمە بە شوێن تەبریرە ئەگەڕێ بێ بیدۆزیتەوە ڕیفراندۆم بکەی بە عەلاگەیە هەرچی شکستی کورتەیە بەوێ ئاڵیواسی نەخێر بەڕێی منێکێ لە سەروەڕێکانی ئەم قۆناغەمان ئەوەیە کە جورئەتی ئەوەمان کرد ترسی کورد پشتێنین لە بوعبوعی ئینفیسال و جیابوونەوە و لە هەڕەشەکانی حکومەتە مەرکەزیەکان و بوێرین لە میلەتەکەمان پرسین بەڵێ حەقمانە جیابینەوە و ئەگەر بۆمان کرێ جیابینەوە ئەوە هیچ تاوانێک نییە. لە ئێستا چۆن سەیری قەزەی کوردەکەی ینی پێت وایە کورد لە خەتەرە ئێستا لە ئێستا کورد لە خەتەرەوە پەیوەندی بە ڕیفراندۆمەوە نییە ئەوە پەیوەندی بە وەزعێکی نێودەوڵەتی زۆر گەورە هەیە پەیوەندی بە وەزعێکی ئەقلیمی زۆر ئاڵۆزەوە هەیە پەیوەندی بە ئەو ململانێ گەورەیە کە لەسەر ئاستی دنیا لە بینی رووسیا و ئەمریکا هەیە لە شەڕی ئۆکرانیا خۆی نیشانەیە لە شەڕی وزا خۆی نیشانەیە پەیوەندی بە ئەو ئەزەمە ئیقتیسادیە گەورەیە هەیە بە بەرزبوونەوەی سیاری فایدە لە بانکەکانی دنیا و بەو قەیرانە ئێخاتەوە و بەو تێکچوونەی وەزع ئیقتیسادی لە هەموو دنیا و کە ئینعیکاساتی لای ئێمەش هەیە کە بووە بەهۆی بارگرانیەکی زۆر بۆ ژیان و گوزەرانی میلەتان هەمووی بە میلەتی کوردیشەوە لەبەرەوە ئێستا ئەم دنیا تاک جەمسەریە بەهۆی ئەم شەڕانەوە بەهۆی ئەم گۆڕانەوە لە واقعی دنیا
هەوڵەدەن ببێ بە زۆر جەمسەری بۆ زۆر جەمسەری وڵاتانی ئەم منتیقانەی کە ئێمە ئەناڵێنین بەدەستیانەوە هەموو فرسەتیان هەیە کە لەو شوێنانە بە ئەنواع وەشکاڵ ئیتیفاقیاتی بە ئارەزووی خۆیان گیان ببێتەوە. خەڵک جەمسەرەکان داوایان لێکەن لە تورکیا لە ئێران لە هەمووی بچن لەگەڵیان بن و ئێستا ئەیبینین خەریتەکە ڕوو لەکوێیە. پێت وایە ئێستا با بڵین پیلانێک بۆ هەرێمی کوردستان بەڕێوە بێ یاخودتر ئەگەر بەڕێشەوە نەبێ ئەبێ سەرکردەکانی کورد وا هەست بکەن کە پیلانێک بەڕێوەیە خۆی دایم بەڕێوەیە. یعنی ئەم چوار دەوڵەتە ئێران، تورکیا، عێراق، سووریا ممکنە ڕۆژێک تەنسیق بکەن و واقعەکان زۆر لە یەکەوە نزیکن. ئەوەی کە کێشەی لەسەر نابێ بە ئاسایی لەسەری ڕێگەکەون کوردە. متفقن لەسەری لەسەر بەس پێتوانێت تورکیا زۆرتر ئەگەر ئەمریکا بەلای ئەمریکا بشتێنێتەوە بۆ کورد باشتر بیان یا علاقی پێوە ناوێت لەوە. باوەڕ ناکەم تورکیا بەلای ئەمریکا بیشتێنێت و تورکیا دەوڵەتێکە تێگە لە مەسالیحی خۆی لە بەرنامەی استراتیژی خۆی ئەوێ چی بکە ئەوە جێبەجێیەکە. تورکیا دەوڵەتێکە ئەزانێت چۆن تەعامل لەگەڵ ئەمریکا بکە ئیسیفادە لە ئەمریکاکە لە رووسیاش ئەوە کووردە ئەبێ و دەرسە فێر بێ. یعنی با بڵین بالضبط یعنی ئێستای کووردە ئەگەر هەیە ئێران و تورکیا بگەنە شتێک بەرەم ئەو عێراق هێچەر ئێرانە نەک ئەگەر هەیە بە تەئکید دەگەنە شتێک بە تەئکید پێگەن هەماهەنگیژەکەن وەیەکێ لە خاڵی ڕێکەوتنەکانیشیان هەڵوێز دەبێت لە کورد. بەڵام خوان کێشیان زۆرە لە بینی خوانە چۆن دووارەکە لەسەر کورد کێشیان نییە لەسەر شتی کە هەیەە یەک مەبەستمێکشتە کێشەکانیشیان زۆر گەورە نییە. یعنی ئێران و تورکیا لەم منتیقەیە توانن زۆر بە ئاسانی ئیتیفاق بکەن و لەسەر تەقسیمی مەسالح پێک بێت زۆر ئاسان. مەبەستمێکشت ئێستا ئاگادارین مەسەلەن ئێران پشتیوانی لە پاکەکەکە دژ بە تورکیا ئەوە ئاشکرایە. ینی ئایا تورکیا پشتی کوردی مەسەلەن عێراق و ئێران ناگرێت دژ بە بەرژەوەندەکانی ئێران لەم تەزاڕوبی مەساڵح ئەگەر خەڵک تاریخ نەخوێنێتەوە بۆ شتانە باوەڕەکە من باوەڕم بە پشتیوانی دەوڵەتان نییە بۆ هیچ شتێکی ئەخر بۆ بەرژەوەندی خۆیان ساڵی 1966 تا 1970 حزبی بەعز حەلیفی ئیتیجاهی ئەوەی پێڵێن مەکتەبی سیاسی یا جەلالیەکان و حەلیفێکی مهمیان بوون و پێکەوە شەڕیان کردووە لە ڕێکەوتنی ئازارە. یەکێ لە بەندەکانی ئەوەیە سەلماندیان بۆ مەلا مستەفا کە مەلا مستەفا و پارتی دیموکراتی کوردستان تاقە نوێنەری کووردە و هیچ لایەک و هیچ کەسێکی کە نییە بۆ پشتیان کردە حەلیفەکەی خۆیان. زۆر سپاس. ئەو دەرسانەمانە ببیر بێ. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم دیدارەمان لەگەڵ بەڕێز کاک فەریدون عەبدولقادر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە دامەزرێنەرە بنەڕێتەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان. تا دیداری داهاتوو خواتان لەگەڵ.